خەڵکیش ناوەکەی زۆر بەلاوە خۆشە سەرنجڕاکێشە بەلایەوە یان پێکەنن ڕسمەگرن لە پاڵیان ڕسمێگرن بڵاویەکەنەوە چا ئەخۆن ئەڵەن بە ئێمە چای خۆین و تەشتە قوڕ ڕا بە سەرمانە دوایی چوار چاش بۆی مەدانێ بە زامان چوار تەشتە قورمان بۆ دانەنی بۆ خاتری چوار ساتان بۆ دانێ بۆ ئێوە چوار تەش قوڕ ڕا بە سەرتانە کاتێک مشتریەکیت پرسیاری ناوەکە ئاکات چی پێڵی تۆ؟ بەڵێ ئەڵێ ئەو ناوە لە چوە هاتووە و زۆریان پێخۆشە زۆریش گەشتبینە بن ئەڵەم کاکە هەمووی بێتاقەتە قوڕ ڕۆشتۆ بە سەریان منش پێم خۆش بۆ ئەم ناوە سەرنجڕاکێشە خەڵکی پێی خۆشە منش ناوم ناوە چاخانەی قوڕ بەسەران چایەک بخۆرە و ئەڵێ کاکە چایەکمان بێت بەس ئامان با قوڕ نەڕوا بە سەرمانە کەواتە پاڵنەری هۆکارەکەی تۆ بۆ کە بزیە بخێتە سەر لێوی خەڵک بەتایبەت لەم ڕۆژاکە خەڵک تۆزێک کێشەی هەیە لەگەڵ موچە و ئەم بابەتانەیە بەردەوام دڵتەنگی لەگەڵایە تۆ خەڵک تۆزێ بێتاقەتەی ترێمە حەزەکەین بزێ بخێنە سەر لێویان و تۆزێ پێ بکەن و ئیترێمەژە و ناوی قوڕ بەسەرانە خۆشە خەڵکیش پێی خۆشە و ئەڵێ چایەکمان بێرە با تۆزە قوڕ بڕوا بە سەرمانە ئەی چەند لەوانێکیان بۆ لاو قوڕ بەسەرن بێجگە لێمە هەمووی قوڕ بەسەر ئەوەی چاپخوا قوڕ بەسەرە